دم باش إيرو هونو ماموستا زاهد محمود وخليك كنوج برنامج آسوين ويجا ماموستا تبخيراتي وجو خير خوشی هاتن سر چاوا سر سلامه گلک سپاس ماموستا ام دو تماشاوانا بهر بدن ماسکرو سر چاوا از زاهد محمود خلاف پارێزەرم بالقام شلو درونم دایکبوونی گوندی سیحا بچووکم ساڵا 67 دژیانە جوواکێدا و دژیانە وێژەیەدا و دژیانە هەلبەستێدا ئەز هینێکی ولۆ بێنڤەدانێکی ژۆستانە ژیانێ دەبینم ئەس تەولۆڤێ گێرێ دەبم هینێکی بێ ئاسۆین وێژەیە کوردی و وێژەیە ژیهانی ئەزنێکی دشۆپێنم ئەز بێ ڕحی مرۆڤاهیە ناست گلک سپاس شکر دست بوجه کرد شاور دست شوات تبود پاريزر جي ئەز خوتێ ئەز بیرەوەر بوومە تێبیرامێ مێ گوهتدا خوێندنی و نیفساندنی مێ گوهندەدا گشتی ونزانش خوا وقتی ئەم دبستانە دەبوون زمانی ما ئەم بەعەرەبی فێر دەبوون هێنێکی پاشی گۆزنکی بێرەوەر بووم ئەز بەهای زمانی کوردی بووم هاتم ینی مخست ئەز فێری زمانی کوردیژی بم ئەز هینێوی زمانی بکەوم هەندێ ژیانە زمانی کوردی دەژی بەرگۆ مە پخۆپێ دیدیت بزمانی بەیانی ینی بە زمانی عەرەبی مۆخە ولۆ تەمامی نەدیت منیکاری بوو ئەز هەستی خۆ تەمامی بگێنم بێژم برابوو هینێکی گوهدا زمانی کوردی مخۆ فێری زمانی کوردی کردێنم تیپێ کوردی پەیدا کردێن و هێدی گاو بگاو مکاری بوو ئەتکارم بێژمەتە دەما بەری نەوتیدا دبستانێدا ڕەفێ دەها یازدەها بەری وێژی ئەڤ ڕحێ ئەو گیانی ئافراندنی الجەم هەبووم بتخست ئەس دشنا ئەنجامنا دریا پێنووسێرە بدن متکاری بووز باقوناغەدا هێدی خۆ فێری کوردی بکەم نۆتی و پاشی نۆتی و حتا ئەمکانە vê دەرفەتا ئیرۆ بۆ ئەم تێدا دژین مکاری بووز هەن بەرهەم باش بنیفسێنم کوردی هەن بە عەرەبیژی جەمە هەنە دکارێ بێژێ بەرهەمام یەکێ یەکەمین بەرهەم ئەڤ پەراڤودلە پەراڤودل بەرهەمام یەکەم گەرکی بەردلێمێ وەکت بێ شێرینە دیوانایەکەیە کە دەکبوو پاشی وێ مە ئاوازێن دڵداژی کە چاپ کرد پاشی وێ دەمێکی ولۆ ئەز مام حتا باش هەلبەست و گۆتار توشن جەم چێبوونمێ ساوا ئەڤینێژیکێ چاپ کرد ئەڤ هەیە دەما ساڵێکی ژیانە ئۆغریژی ئەڤژی هات چاپکردن پشتی کەدەکی و وەستانێکە باش ژخوا هەر جارێکی گوت هەر چاپێکی هەر هەلبەستێکی هەر دەقێکی گوت نویسێنی یانجی گۆتارێکی نویسێنی یان چیرۆکت نویسێنی تو خۆ دبینێ دەت هەیە لا زمانی خۆدا و هیشمەندیە خۆدا و فکر و بیر و باوەریە خۆدا پێش دکەوێ دتشنە نول جەم خۆ دوینێ دکارم بێژم هەر ژی بەرهەڤۆکە کە ژوانە و یادی درێزێدا کاریژەکێ بیا حتا یادی پێشکەتنەک هەیە ژخوا ئەز نە هەلبەستی تەنێ دنویسێنم ئەتکارم بێژم ئەز نویسکارێک و هەلبەستوانێکی ئەز جارجارە چیرۆکێژی دنویسێنم چیرۆک جەم هەنە بەس هێم کۆم نەکردنە ژخۆ دوارێ نویساندنە گۆتارە جوواکی یا سیاسی یا وێژەیی یا گرێدای جوواکی جارنا یاسایی جەبێ مژارین هینێکی گرێدایی بەڕەوشە مەڵەتێک کوردرا مافی مەڵەتێک کووردا جارنا بژارێ یاساییژی کێ ئەز دنویسێنم وەز بەردەوام بێویمام کاربن تشکی باشترژی پێشکەش بکەم یا هەری گرنگ بەردەوامیە شخوانها تباسا کاری یاسایی و ویژه گوتار هەلبەست و
کاری گوتت که باندورا کاری تا یاسایی حتی تزانی کاری پارێزەریە ئەو ئەوی بۆ یاسایی خۆم دەزانن ئەم تەدا بەلکی ڕەوشەمە تەوا بوو دەما بوومە مەدە هەلبژارد جانەمە نەبی لێ خۆت هەلبژارد بیکۆن نیرن هەبوون ڕەوشن هەبوون بەرێمەدانە تشتێکی لێ پاشی بوو ئەز کاری مافناسیە خوند کۆلێژە شامی تۆمارکردی بوو ملوێ دەری 4 ساڵە بەردەوام کرد و خلاص کرد بە لێ مژێرەوە بوو کێفام ژێر هات ینی وەک زانینەکی نو وەکە بێشێ ڕۆژەکە نو ئەز هەنکی پێناسین بە تشتن دن ژبلی ئەو پێناسینی گۆژارەی ژیان ئەمەدە من سەرن زانیاری ستاندن دیانی زانین بخوا کارێکی گرکی بەرفرەها بە شێوێ زەحفن پرن بێژێت مافناسیەدا هەنێکی ئەس تێدە باش مژول بووم مەکاری بوو ئەم بکەن پێرۆژێ دەما کاری بندینێ بەر هەفتوو کاچاوات مافناس بوویت پارێزەر بووی بەلکی هەنێکی جاناژێ ڕەوشەکە پێت حسێ زووا و هشکتێ هەبێ لێ الجەمە البامێمە تێ ئاسڵەنگی دوێ مژاری دەنێدیت رنگی کاری تا ڕەنگێک کارێن بژی تشتن تێدا هەنا تشتە مرۆڤاهیە تێدا هەنا مژارە دادمەندیە تێدا هەیە مژارە پێکانینە ماف و دادێ تێدا هەیە مژارە نەجارە نووسا کەسنا گۆجارنا تۆمەت بسەروادا تێن هەمبەری وان تێن مژارە بەرەڤانیە دەبەر مافەکیدا بە مرۆڤەکیدا گۆ تکاری تو سوجی نەبی هەگەر سوژێکی وی هەبێژیت کاربی وی سوجی هەندورێ یاسایەدا مافی ویدێدا هەلوێدێ ئەس پێحسیام و هەستێ من دنابەرا وی کارێ مافناسیەدا و پەرێزەریەدا و بەرڤێدەریا دەبەر مرۆڤاندا بەرڤێدەریا دەبەر جارنا کارێ وڵات پارێزیە مافێ نمونە مافێ مڵەتێمە ئەس خۆتی دەتبینم ت باندۆر ئەس بێژم باندۆرەکە ئەرینی لەسەر نیساندنامێ بە کوردی و بەعەرەبیژی کرد دماوێ دمژارە هەلبەستێدا و نیسانە گۆتارادا و چیرۆکادا دکاری بێژی هینێکی جوداییژیدا بله شخواتش عربی هات کردی او هەوڵدانên te gotin tîpên kurdî digeriya te dixwast xwe fêrî zimanê kurdî bike ew çi temenî de bû ڕاستی ئەوژی ژیانێک خۆش بوو دەمەکە خۆش بوو چاوە جانە تشن خودێ دەستێکی ناکەوێن دەتخوازێ دەست خۆ بخێتە دل و جان هەممە هەولێ خودێ گوتکاربێ دەست بخی نەمازە گۆ ئەو تشت گرێدایی بە زمانی دایکەتەبی بە زمانی هەبووناتەبی وەک کوردێکی زمانی سکاکاتە یلگوند بی مالاتەبی دانوستانەتە بە دایکەتەرە باوێتەرە خوشکێتەرە برایەتەرە مە هەولدا وڵۆ ئەزهایی بووم گۆ تشتێکی پێویستە و گرنگە گۆ ئەز فێری زمانی خۆ بم هینی زمانی کوردی ببم مدیت وەک پێویستیەکی حاجەکی تەندروێ مدایە شخۆتێکلیە من ئێجواکی ڕۆشنبیرێ کوردارە هەواڵێ خۆرە هۆگرێ خۆرە ئێگۆ سەر زمانات خەبتین ئێگۆ کۆم جیڤین چێتکردن تێکلیم هەبوون هەنگی تەوگەران باش بوو مێرابوو هەنێک پرتووکی کوردی ئەوێ ئەلفێبای ئانی هێدی خۆفێری تیپێ کوردی کرد دەمام ڕاش تێدا فێری من تیپن دیسان دەمەدی تشکی کردی حەسانە سرم تێ ئاستانگی تنێژ بگۆ ئەو زمانەی منی ڕۆژانەی گۆست پێ دژێن دپەیڤم و داخبم و تیکلیا پێگرێدم ئەو زمانی هەستێ منە زمانی چ کێوی بێ کش شاهی بێ چ نەخۆشی بێ چ خۆشی بێ مدید ئەو زمان خۆرادەستی بکێ حەسانی متی پەیدەکردن و هێدیم خۆ فێری زمانی کوردی کرد و وسکارم بێژم ئەز ڕادەکە باش سەرکەتم تێدا باندۆرا دبستانên cuda dibistan
لا شێوازی نفساندنێتی کوردی هەبوو تشتێکیان دەشخوا ئێمە ئەشخوا ئەم تشکی خوزایە ئەم باندۆرە هەلبەستوان و نویسکار ئێ کوردلمە هەبێت چێ ئێ کلاسیکیژی ئێ دەمێ بوریدە و چێ ئێ دەما نوژێنیەدە و حتا قۆناغن هام دگەنێدە ئەکید تشکی خوزایە گۆ باندۆراوە سەرمە هەبێ باندۆرە هەلبەستوانێمەی گەورە ئێ کلاسیکی وەک ئەحمەدی خانێ وەک فەقێ تەیرا وەڵام مەلای جەزیری وەک حەریری و دەمێ نوودە وەک جگەرخوێن بێبوهار فەرهادەی عەجمۆ لۆڤانیە خودێ لوان بێ و هەن هەلبەستوانێمە و نویسکارێمەی ئان هاگۆ ئەم بوارێ دژینژی باندۆراوە دهێلنادا هەم هاندێرێمە پێشتخن و پشتگیری ئەمە دکن داگۆ ئەم زمانی کوردی بنیفسین و تێدە پێشکەون هەندێک ژوانەیژی وەک زانینێ وەک نیفساندنی شێوەی نیفساندنی وەک وێنەیان وەک سوورەتان وەک مۆزیکات هەلبەستێدا وەک ڤەگۆ هەستنە چاوات دبوویەرەکە ئەو ئێشەکی ئەو دەردێکی کوردی ژ قۆناغێکی بگهێنێ قۆناغێکی ئەم بەردەوامیەوە کەسانە ئەم سەر شۆپاوانە و ڕاستی ئەم دەیندارێ وانەیش ئەم هێویا سەرکەفتنێش وەردەخوازم پرسێک جارنا تێکردن ینی وێژەیە کلاسیک وێژەیە نۆژەن چاوات پێشکەتنە وێژەیە کوردی دەربارەی وێژەیە کلاسیک و وێژەیە نۆژەن دێت چاوات بینی ئیرۆ ئاستا بۆ وێژەیە کوردی دەبێ هەلبەستا کوردی دەبێ ئەم جارنا ئولۆ ڕاستیان دنخویاکردن هەر دەمەک وێژەش هەردوو قوت نابێ هەردوو تمام دکێ هەردوو بەردەوامیە ژیانەکە ینی وێژە بەس هەر دەمەکژی گیانێکی وێژەی هەیە دەما کلاسیکدا دەما مەلای جەزیری و ئەحمەدی خانی و فەقێ تەیرا و کەسێدین وەکەوە دوێ دەمێدە شێوەیەکی وا هەبوو هەستێکی وا هەبوو تایبەتمەندیکە وا هەبوو ژیهاتیک بوونەکە وا هەبوو هەواکاری بوو تشتێکی بدن گۆ بمێنێ دیرۆ بژمەت هەوارە ئەمجی سەروێنە هەنکی ئەم هینی وێ مەسەرێ بوون وێ مژارێ بوونە ئەواکاری بوو ژیانە ملەتێ کورد یا ڕۆژانە و خوزایە کوردستانی و بوێرێن گۆ چێت بوون و هەولدانێ گۆ کووردا ناوت خۆدەدان گۆکارە بن هەبوونە خۆ لەسەر و ژیانێ پێکبێنن و چ بچەسبێنن ئەواکاری بوو بەهێز و میێرانی بکردنەوێ دەمێ ئەو ێژە بنگەهامەیە ئەو هەلبەست بنگەهامەیە ئەو ڕۆمانە بۆ هەنگی هاتبینی ساندن بنگەهامەیە مەموزین بنگەهامەیە ئیرۆ ئەم دەما کۆمکەتن وارێ هەنێکی نوژێنی دەشخۆ دنیا تملبەری وێلگو هەرتنەیە و تشت حتا دەروونە مرۆڤژیکێ تێگو هەرتن شێوەیەکی دی نوژێنی دەرباسی وێژەیە کوردی بوو جەم جگەرخوێن و ڤردا ژەم هەلبەستوانێمەی ئانها سەر پەنەڤا وێژەیە کوردی گۆ کار دکن ڕاستی گرێدان و تیکلی هەیە خەلەکێک بەردەوام دکێ هەم دکارن بێژن ئانهاژی نویسکارێمە هەلبەستوانێمە چیرۆکنویسێمە دراژنە بارێ خوا وەستوباریە خوا لێدە ئاستادا هەم کەسنەوەکە هەبە لێ وێژەیە کوردی ئێمە ئەس پێ گەشببینم پێشتکەوێ مادام زمانی کوردی پێشتکەوێ زمانی کوردی دەرفەتە فەرمیەتێ دبینێ نەمازە دەبێ دەرفەتا دیرۆکیدا ئاگۆنانها هەم کورد تێدا وەک شۆڕەشێک هەم بەرخوادانی ژ بۆ مافی خۆ هەم بەرخوادانی بۆ زمانی خۆش بۆ وێژە خۆم تێدا دەژین دەرفەتێک باشە و زێرینە ئەم پێبینە هێژی فەرح ببێ ئەم کارە بن هەندوێ بێ دەرفەتێدا وێژەیە کوردی زمانی کوردی پێش ژبەر گۆ زمان بنگەها هەبوونە مرۆڤایە وتە زمان وەندا کردە خۆ وەندا کرد لێ ئەم پێوینەوە ئەم گەشببین و زمانی مانەما وەندا دەبێ وێ پێش بکەوێ
وما بيكن مرة خوان مامۆستا تحتاج ئاستێت بینە کە هەلبەستا کوردی وەسیلەیەکێ یانجی ئالیکارێکێ بۆ پرسگرێکێن جوواکا کوردی دەرخینە دنیای. براستي يعني هەلبەست بەشێک ژێژەیە لێ ژیانە مڵەتی کوردە هەلبەست سەرەکەیە بەرگۆکاری بوو بۆ یەرێنگ و دژیانە کوردادا چێت بوون کاری بوون بڤگوهێزی شخۆمە گاوەدی نمونەن هەنین وەکەوە هەلبەستمانێمەی گەورە بوو دیرۆکیدا ئەمکارم بێژن بە مۆزین چاوە هاتە بەگواستن ئەمکارم شیرین و فەرهاد چاوەدا هاتە بەگواستن ئەمکارن بێژین بێ و شۆڕەشە شێخ سەعید چاوە هاتە بەگواستن هەرگولیە خۆەوە ئەف دریا هەلبەستێرە وژەیە کوردی سەرەکە هەلبەست بێبرگۆ دەرفەتا بێتتر دەستێ کوردادا هەلبەست بوو شخوا دەرفەتا ئەنها چاپکردنی و نیفساندنا هشکەرە و کەس هەبێ پیشگیریا وێ وێژەیە بکەینە بوو دووارەکی دژی وەرەکی قەدەغە بوو وەرەکی بزۆڕێ بوو لێ هەلبەست لەگۆڕ نها نەرینامێ دووارێ ئیرۆم دژینژی دکاری بەگوهێزی دکاری شەڕێ کووردا دژی دژمنە بەگوهێزێ و بدێ خویاکردن شەڕێ کووردا دەبەر پێکانینە مافێوادا بدێ خویاکردن هەلبەست ئەمە هەنێکی نوژەن بووە و دەرفەتەیە بەرفەرەح بوونە و شێوەی نیساندنیژی ئالاوێ من شێوەیژی بهتر هەلبەستبانێکی حتا تا ئێدی جدابوون شخوا هەیە دی خویاکردن و هەلبەست دکاری ڕژی مژارێ تەبلی ڕۆمانی تەبلی چیرۆکی تەبلی مژارا وێژەی گشتی هەلبەست دکاری گرێدانە وێژەیە بێ کارێ گرێدانە وێژەیە بێ هەموو دکارن بێژن بەشێن وێژەی هەفتوو بە گرێ دەدێ شخوا چار دیوانێتەوەی هەلبەستا کوردی چه گوهرتن دنا بەراوان شێوازێوان یان ژی ناڤارۆکاوان بەخۆدی شخوا هەلبەست چاوایە هەلبەست هەستێکی تەنکە بەرهەمەندیەکە شۆرتۆ بەرە ژێوێ هەنا تنێکاری هەلبەستی ولۆ هەرگاو هەردەم سەر پلێرونێ بێکازی هەلبەستی دەینم یان بنویسینم هەلبەست مەرجێوێ هەنا دوێ مۆزیکاوێ هەبێت دوێ زمانێوێ هەبێت دوێ وێنە تێدا هەبێن ئەو ساوێر و خەیال جمڕۆ هەبێ ئەم دکارن بێژن مێ بەرهەڤۆکێکی حتەیە دن ئەز بخوا دبینیم گۆ شێوەی نیساندنامێ دهێلا زماندا و دهێلا ساوێراندا و وێنەیاندا و دهێلا شخوا ئەس بەشان دنەویسینم بەخشانێکی لە هەڤهاتی موزیک تێدا هەبێ ئەز دبینم بۆ چاپێکی حتا چاپاندن باش وەکە دەبێژێ پێشکەتن مژارێ دەلجەم بچی بووە هەم زمان پێشتکەوێ و هەمژی مەرجێ هەلبەستیژی بێتر جێ خۆ دەگرن ژبوونێک هەبوو ئەزمونێک هەبوو گوتە دیوانێک شوان دیوانە نەفساندی ئەزمونە من ئەو کەدا منە ئەو کەد بوو ئەو وەستانە گۆنغۆ پێر دۆستاند مشخوا وەکە تشتێکی gelekî ji mir pêwîst bû û hacet bû jî got bixwim ez dawa yanî ez bir hevokê çap bikim kom bikim çabetim xwe jî komkirina wî û lêvegera wî û di ziman da û di hêla pêsporî de jî em pê bi dosti hin em didin hinek pêspor heva li me lê divegerîn heme birhevok ew dîwanê me bi rasî bir dilêm şîrîn in kedeke min wada heye ez wara pir westa heme dikarim bêjim tev de jî kê di wextekî de û di cihekî de karîbûn xwe pêk bînin دیوانە ژیانە ئۆهرێ di behsa çi dike tu dixwazî çi fikrê bigînî zanê helbest wek mirov ez helbestê bînim
هەلبەست ژیانێکە تایبەتە. ژیانێکە تایبەتێک کرێدایە ژیانەوی مرۆڤی بخۆڕە ئێگۆ نویسی. هەربەت ئەو مرۆڤ ئەزموونەکەوی ژیانێدا هەیە. حەزکردن هەلبەستێدا سەرەکەیە. هەش تشکی نەکێت نکاری بنویسی. تشکی خۆشک و بەدەو نەبینێت نکاری بنویسی. هەلبەستە مێ پەرانیە خۆدا ئەڤی نییە. ئەڤینداریە، دڵداریە. مژار چ بێژی هەندوری وێ چاوێ حەشکردنێدا ئەڤینێدا ئەوێ مژاری چارەسەر بکەم. ئەس دکارم وێ ڕامانێ وێ هەستی وێ بویێرێ بکەینم. هەلبەست بەشێکی ژێژەی گەلێکی هەست و تەنکایی دڵی مرۆڤ دەژێردێ. مامۆستایش خوا دیوانێتی عەرەبی ژیان دەنابەرا عەرەبی و کوردینی تەجریبا خوا چاوات بینێ ژعالیە زمان ژعالیە شێواز ژعالیە عەرەبی بنووسین بێ کوردی جتی کوردی ئەگەر عەرەبی بنووسینێ ئانینا گوتنێ سەر زمان زانایە کارم بێژم ئەز هەلبەستفانێکی نویسکارێکی کوردی مە بسەرەکە یعنی تایبەت کوردی نویسینم. نیسانامێ ji عەرەبی را ئەز هەست جەم هەیە الجەمێ کارم بدم و تشتێکی باشی بدم. ئەز عەرەبیژی نویسینم لێ تو باندۆراوێ لەسەر مێ وەک یعنی هەکە ژێکی خۆ پەیوێ بگوازیم جێکی دیژ عەرەبی بێ وەلا کوردی بێ ئەو دمێنی سەر ئەندازیاریە گوتکاری بێ پێسەرە ڕاست بکە. ئەندازیاریە هەلبەستا کوردی تایبەتمەندیەکەوێ هەیە. وەختەیەک گوتکاری بێ دەست بخێ تو پرسگرێک وێرجەمتەنەوێ و دە عەرەبی دەژیش خوا وێژە عەرەبیژی کێم ئەم دەزانن وێژەکە زەنگینە ئەوژی زەنگینە ئەوژی شێوەیە گوت نویساندناوێ ئەمە تێ ئاستەنگی و پرسگرێک تێدا نەدیتن. ئەز هەر کات نویسینم دەماگۆ تێ وەک عەرەبیز بنویسینم ئەز عەرەبی بنویسم. وەختێت هەستێ خۆتین زمان ئەو هەر زمانی بێتر لە کوردیدا تێخویان بێتر دو کوردیدا ئەو دلەیەکی بێتر هینێک دەبێت وەکە گۆ ئەم بلگوندا دەبێژن دلێ مرۆ بێتر هینێک دکێ لە مژارێ حەشکردنێ بویێرا گوت سرم دنویسینی ڕاستی زمانی کوردی بێتر سینگا مرۆ فەڕاتکێ و وەکە دەبێژێ ئارامیەت دێ. شخوات کورتە جیرۆکیت نووسینە دە گۆتارەویت نووسینە گۆتار و جیرۆک ئەز جارجاران دەنویسینم حەزم مژارێ وەک مژار بۆ لازمی هەبێ جارە مژارن سیاسی جارنایی دێ تیکلیێ وان بە هەلبەستێ چاوە یعنی چ بێژمەتە ئەو جدابوون ژخوا جیرۆک ڕەوشێکی دی ژێر دەبێ دووری هەلبەستێ ناکەوێ ئەم دکارن ئەنها ئەس دکارم هەلبەستی خۆ بخمە چیرۆک هەر هەلبەستێکی ئەس چیرۆکە کورتژی ڕواناکێ بەگو هێزم چیرۆک کرد کورت تو پرسگرێکی جەم چێ ناکێ ئەس گۆتارێکی دنویسینم وەک جوواکی بێ چخۆم ژاروێ یعنی مژارێکە جوواکی بێ بویێرەک بێ سیاسی بێ مژارەکە گرێدایی سیاسەتێڤە ئەس تێ ئاستەنگیە و پێشیام ناگرێ واز بنویسینم ئەس دکارم بمرا تێ نویساندن تایبەتی خوتێب زمانی کوردی بێ تشتێک نووسان چیرۆک کورتە چیرۆک خودێ من دنویسان هیچ چاپ نەکردم کۆمەکەیە بێتر ئەس بەلبەستێ مژور بووبووم و هێ منە دیتە ئەو ینی ئەو حژمارە گۆکاری بێ بێتر ینی دیوانێکی ئەو ینی ببخشینە وەکت بێژێ بەراوەکی یانیژی پرتوکەکی چی بکە هێژێر دوێ هێژێر دوێ دەربارەی وێژە گشتی ئالیکاری یانجی پیشتگیریا وێژێ چاوەت بین ئەگەر ژێ سازیە نابێ یانجی بەڕاستی ئانها یەک وەختێ بخوازێ ڕاستیە بێژی پشگیری هەیە یەکی بخوازێ زمانی کوردی بنویسێنی و بەرهەمدار بێ و ئەنجامێکی بدێ ئەم دبینن
درفت باش فرح يعني دزگه مي نفسكارا هنا دزگه مي فرمي گریدایی بریو بريرة هنا تلفزيوني ما هنا قنالي ما هنا أزبين ما أفتف بشكرن جبلي ويجي تيريت كسايتين كي جو وجهة كردي كشتير بيش أم دكار يعني وقتي أزبيجم ترى تيريت كي عن تيريناكيش برجو ويجا بحوجي حمى هول دانايا بس كاركي باشا هيجي جيرد في هيجي درفتنا نو أم كاربن جويجا كرديرة بيدا بن وقت جوانا كي شاب كرن يعني ورقراندن شاب كرنا جو كردي ورقراناش كردي وشاب كرن وش بانيجي كي جو كرديرة يا كرديجي جي بانيرة أو بجارتها يعني از باور دكم قالك ورقرانتن هي تبع كردي كيمي ورقر برشا كردي ورقري زماني بيعني دفابي كردي جو ورقرين شاوا دفابي ويجا ميجي كي جيه خود ويجا يعني دبقري خلكي دبقري دفابي كسين بياني بيناسيني ويجا مبدا الناس بكن شد ويجا مدا ويجا كردي ويجا كردي ويجا كا زنجينة زماني كردي جي زنجينة لي د ورقران نيدا از دبينم قرك هيجي هولدان هبن وبرفتر ببي برفرها ببي جدزقها جدزقية فرميجي وإني في سكاراجي وج كاسايتيان جو كارين جمع هنا جو ورقرن شكردي برقران دنجي نتشكي هسانا ورقران دنجي دويت جعفي ويراستي بافيجي بزمانه كي بايني تحقيقي بدي ما في بدي دا أو هست شقت بورجري أبخا تكاري بيجي هنا كي وجي جي بي خوارنتي وكشتن بس اجمرو وري هيك باش سر بوستي دا كاري بي وهندري وي هستي ويم جاري بكيني جبركو دفابي زماني ميجي وجاي ميجي كي كسيدن جي ناسبك قوتارين وجهي باندورين فكرة جديد كي يعني وقت جهل بست باندوريت زاني باندورا وجاي قوتارا دا از كارم بيجم يعني د بلكي د جهكي ديا تبنافكا قريداي بني فيسكارا ويجاوي إيجو جهدتن ويجي ده مجارخ تيبتيا قوتاري دا وديا دا ما مجاري نوك هلبس بيتر إنساني نخون دفانجي خطيقو بكردي هلبستي حستكن دنكتكن بي باندور دبن جيب نوك قودارا قو هاتي هاتي وقت بيجي ندري درو بلاد هاتي وهناك تخوين نحم كستخوين دي بلا فكرين الجم كان بيجن هناك هل بجارتي مش جواكا مدى هناك جهدن مجاري جهدن ويجي جهدن هلبستي جهدن قوتاري تيبت دنام نيفيسكارا وإيه دورا وادا بس هلبس بهتر ودقهيني مروفين سكاكا كردي برای راست زحمتی و توکل بسکار وک هلبست معنی وکویجا کارت چاوا زحمتی و تدبینت آلی چاندی ریز معنی چاپ کرنی خودش خود مجاری مي مجاری مي گرنگن گریدایی پیشخصنا ویجین سازکرنا زمانی کردی پسگیری که جواب پسگیری که زمانی ما هنکی عملی خودی در کتبانا نزیکی هفرو بانا مجاره هریمی جه در کتبانا زمانی که ولو بجنی دستاندار شکردارا بخیده بو بانا هما که ماید دروج آواد الجمع هم سروی مجاری شغلی بانا بکار کربانا دروج آواد تنی هم گهابانا آن دروج آواد جهیله که حريمة قد شي حريماتي تشنتين وهرت
تشتن بيفنتين وهرتن واتين وهرتن أم جارك قلكي كرين وقوم سرونن دفابي بسبور زمان نيسكار حتى تا سياسيش ريخستنجي شيء ويجي ونيسكار وشيء سياسي أم جارا شبرقل مجارا زمان مجارك نتني قريدايا نيساندني ويجي قلنا بدستي نيسكار هذا يجي قريدايا قطارة سياسي بقى كتارة قطارة جواكي كتارة قريدايا قطارة قشتي يعني دفابي ما جهد أمانة ديم جري بس أما دروجاوا ده مكاريبو ما بيك أني بباشو يا ديجي براستي بجاري تشاب كرني وادجي راسه درفتن باش يبونا اللي أو درفتجي دفابي دبن تشاب نارا در باس ببن يعني نهم حركة شبر خواري وتشاكي تشابكي بابيجي وقت بيجي پناوا ويجي وبيخوندن تشن هنا جانا جي نلو لا أستينا دفابي أم دفرده يجي كار بكن چاب چاواتشي ببي چاوات چاب كي تكنجي چاب كي نهم كز جي آلي خبرها بيش خورتشكي چاب نها شيك تشتغل جم هبيت كاري شخور هاري چابا كي الدورة كي چابا كي بمش لغركا بنولو بي ما جبرگو هناك سازيه ما هنا سازيه ما يفرمي هنا غركا أف مجار بكفي چارچوبا يا سيدة درفتك جير بيدانين چاب دفابي رزقرتن جير حبي نچ كسي رابو چاب كي أبجي مجارك فرقرنگا مجارة ديجي شخوا جيان بگشتي دجواريا جياني باندوري النفسكارتكي باندوري هلبستفانتكي أو هلبستفانيگو جيانا خرا كيماسي جيانا ويدا هبين ونكاري بي جيانا خوا روشانا دابين بكي يا خو مالا خو زاروكي خوا شخوا أوجي باندوري باشتكي يعني برانيا نفسكاري ما وهلبستفاني ما ذي مجارة ديجي كي بيتيشن وجبروجو از بينم أو كاريغو دوي نيري پر زحمت و دجوار دا چه جياني دابي كرنا جيانا روجانا چه مثلا أولهية دا چه مثلا قفي درفة و هندرو دا باندوري النفسكارت كي ميراني جي دراجنا في باري و بيكتينن يك كاربي بوجداني خو بيجي راست شوات وك برپرسیارێکی ئۆفیسا چاندیا نووسکارین کورد پرۆژەین وای بۆ سەر کار دەکەن هەنێ یانجی پرۆژەین ژدەمێ بێن از آنها دف جوابريايكي تي يعني دربي يوما آنها دربي بريايكي تي يعني بسكارما بري مكارتي تذكر مكاركي باش مكاري بتشير مكر وما بشتري مرة دستي جام حوالنا خوي ديكر ما بو ون بردوام بكن مخصت از إنكي فعلا بم جنفسان دنيرا إيش خورا جنفسان ناخورا لي أمتكارن بيجين بو يكيتين بسكارا بيشتي روشن بيرا كاركي باش بيكتينن لي أوجي حوجي هناكي الهاف كوم ببن وهناكي مجارة ولو ياسايي بكن بريكو بيك بكن كاربن أوجي بشجري جواتي خاصنكو بشجري ويجي ونيفيسكارو هالبستوانا بن دبي هنكي هم جوي مجارة طنق قول دورا يكتيكي يعني يكتيكي دي الدوراوي مجارات طنق هم جوي مجارات طنق ذاك هنكي هم برفرها بكن وهم الهاف كوم بكن هم ليفاقرك نيفيسكارا ريجيشكن برقشتي بي أو جيكي تشكي بيوستا غرينغا وم في دميدا سر بشغل سكار بكن شخوا تكاري سياسي جيكري باش سريع سياسي نارينا تا وك سياسة مدار تشاوا يعني أزوك چالکوانێکی سیاسی سەر بخوا جارنا مژاری سیاسی دەژیست حاضر دەبم و ئەم نارینێ خۆشی دەدن مەکارێکی باش مەکاری بوو لەگۆر دەرفەتی خۆمە ئەم بەشدار دەبوون ئەم کارن بژن ئەم بەشداری مژاری دەبوون هێلا مژاری مافی مەڵەتی خۆدەشخوا ئەو مژارە هەری
جبرگو گریدای جارنوسا مایا پیش روزا مایا و پاش روزا ما کردایا جبرگو از مافی زاگونی و سعید جی که وقت بيجي او هنكي تهيبت من ديا بيجي که او دور دجی که هنكي کار کدر فتح به امی کارید کن از بهیوی ما روشامه سیاسی جی پیش کرد روشامه سیاسی هنكي آستانگی تیده هنا آستانگی هندروجی هنا آستانگی درویجی هنا لیج متی خوشتن و کرد ام هشیار بن ام کاربن هشمندی که نو سیاسیش خور عوام ام جاره کی کرد الهورونن کم ببن ام بنجها کلی وگره که سیاسی قوم تندریوی دا صند بخن کوش در ویویه چه برزگره که مهبن نبی آستانگ د پیشیا گو ام کاری که هفش بکن جبرگو ماف یک نابید دو مافی مکرده یک نابید دو د کردستان سوری ده بید یعنی بشیدی کردستان ده بید ام ببینه دور دجی که مناطبه کاربی الگور زانیارین حادث مت کردن و تشتی ام ببینه ام ببینه و تشتی باشی بی حسام او تیکیلین سیاست و ویژه باندورا سیاست و ویژه راستی پرسنا خوشن و زنگین گردان وان يعني سياسة وجا عندي وجودان ما يعني سياسة وجا هردجي د مجارك دي الجين د أرمانجا دي الجين أرمانجيا رزقار كرين وبسرخستن ورها كرنا ملطكي ما دام از كردم از وجا هالبسباني كي كردم ويسكاري كي كردم وسياسي جي كردا أو جي أرمانجا بي سرخستنا أو جارنوسا ملطي كردا جارنوسا مجارة كردية دوزا كردية أجي وك هالبسفان يعني فيسكار مجارة ميجي سرخستنا في جي زمانية أو زمانية جو بنجها وجودا في ملطي هلبت أم هفدو باندور دبن تشتغلي جيرا فيمنا أم هفدو باندور دبن سياسات باندوري الماتكيو أم يجي باندوري السياسة تتكن شو تبقلك كاسين سياسي رونشتي قالك كونفرانس هز حاضر تشتي درفت دس متكيس حاضر باندورا وان كسر نحن كس خدي باندورا زاني كسن هنا هشمنديا وانا كي دواري سياستي تيجي ويجي ديجي هشمندي كولو برفراها هنا كان آزادن د نرينا خو رامانه خود پرانيا کسی گو وقت بيجي واد بينن كسن هنا جوانا باش آزادن درامانه خدا د نرينه خدا د وقت مجاري گو دافيجن هولي و بيشنيارت كن بهتر كارن بجهين بهتر كارن بجهين بهتر يعني واقعينا يجي ورا خوا الباندورا هندور ودرفا دفا مسألة دا كارن بجهين وشمندياوا راستي باندورتكي وباندوري المجدكي أمجينكي وقت بيجيت تخوبي آواتكي تكاري جهر بخشكي وقتي قوت تقولكي بيني يعني جي دهج جهر جفاتكي درامانكي تسربسكني تفخو بقري تكاري بي هيدي تشتكي تيبت خوشي تشيبكي نارينك تيبت خوشي تشيبكي باندورا مسار سياسية هي وعواجي سر معايا فاقرن برهمين تا هلبستكيش برهمين دي كردي كارن تشتكي جيانا أوغري كان ما يزنم تشتكي له كرت جورا بيش داونا شاو جيانا شوا أوجي قريدايا بأزمونا مروف وبقياني مروف وبهستي مروف شوا يعني أنها وقتي قلت دلدورا خود نري بري كنت شوا بون أنها شوا بري تاخت دي جي شوا بو وأنها شوا بو أم لطي كرد بهتري وخام هم تشتاولو أغرتك أف
جهف وقاتاندن و دورکتن و پێلێ پەنابەریە ژیانە بە کووردا بخوا تشتێک تێدا هەیە کارێبێژی هەم گەلێکی بەدەوەژی لێ بێشش ئۆغرد گەلم ژانەدا هەیە دا هەلبەستادا گەلێک مژاری ئۆغڕی دەولەوە ji ber jî min got ev oxira hene jiyanekê wê hegiyanekî wê rehekî wê heye divabê wilo ji bo lojîkê ji ber jî min navê kire jiyana xwe min hingî hilbijartin. Ez karim vê ji ber bêjim te çi kir ji damarên dilê min te çi kir ji şev û şahiyê min ez pirtika berfê me nêçîra tavê me هێلینە لەبەر بادەفێ me مستek axim nîşana teyrokê me donê çira hezkirinê me ez pêlek rewrewkim wekî mijim bêhembêzim bêrû me dilvek girî me çawa nêzî te dibim dihna min naşike canê min ji min direva tu bi tenê oksîra jiyana minî şîlana dehl û zeviyê minî. باس خۆش مامۆستا گوتنا داویش بۆ نویسکارên گۆنوتê çêjî çêxurt diwarê çi roman çi helbest di çi şîretê Xwedê derînê te yî di ezmûna min de ez çi xortekî yan keçekî mirovekî dibînim got hewle dê berhemekê bidê li ser zimanê xwe bisekinî li ser wêjeyê bisekinî çi şêweyî bê helbestê bê çîrokê bê romanê bê nîvsandinê bê guh bidê mijarê el piştgiriyayî dikim û ez dibêjim li ser xwe bisekin kedek tab jêr divî westan jêr divî xwendin jêr divî ji xwe xwendin divabê roja nebê yek mijarê xelkê bixwênî mijarê xwe jî ê xelkê jî bixwênî li ser zimanê xwe bisekinî li ser têkiliyê bi nivîskara re bikî bi helbestvana re bikî bi xelkê re bikî karîbê li ser xwe bisekinî û zû bi zû jî nenivîsî tu çi qat dilxwe lez bikî tu bi ecele herî mijarê têkevî şeştiya de hinekî binfarî jêr divî got ev wêjeya di bingehekî deynê ji xwe re di pêşî ji xwe re didînî di kiyanekî xwe kesayetîkê xwe wêjeyî ava dikî divabê li ser bingehina baş û hesan ji xwe jî divabê nîvsandina te û gotara te jîkê di hundirûyê hişmendiya vî warî de bê vî miletî de bê tu mijarek çi qat karî bî hesan dînî û peyva hesan û xweş û ya skakê û ya gund tu bi kar bînî bêhtir xelkê ji te werbigirî û karîbî mirov divê bê ser xwe bisekinî heta karîbî bê helbestvanekî yan nivîskarek باش gelek spas ji xwe em te spas dikin got îro serçava ser serê mêvanê xeleka me îro temaşevanên hêja em gihîştin dawiya xeleka xwe îro heta xelekekî din bimînin xêr û xweşiyê.